گۆڕینی ڕووگە واتە قیبلە. ڕووگە یاخود قیبلە یەکێکە لە پێدراوە گرنگەکانی بواری ئاینداری ئێمە، واتە ڕووگە یەکێکە لەو شوێنە معنەویە بەهێزانەی ژیانی ئاینداری مرۆڤی موسڵمان کە لە کاتی پەرستشەکانیە ڕووی تێکات. ڕووگە جێگەیەکە بۆ کۆکردنەوەی ئاراستەی پەرستش و کۆی نیگای دینداریمان، هەر بۆیە ڕووگە لەو ئەساس و بنەما گرنگانەیە کە پێویستە تاکی دیندار زۆر باش بیناسێت و لە هیچ جێگایەکیشە لە یادی نەکات. تاکی دیندار بەر لەوەی هەر پەرستشێک دەست پێ بکات ئەبێ ئاراستە و شوێنی ڕووگەکەی بدۆزێتەوە، کەواتە خاڵی دەستپێکی هەر پەرستشێک پەیوەستە بەلکاندنی ئەو پەرستشە بە ڕووگەوە، ئەگەرنا پەرستشەکە کەم و کورد دەرەچێ، کەواتە بنەمای وەرگیرانی هەر پەرستشێک لەلایەن پەروەردگارەوە پەیوەندی ڕاستە و خۆی بە ڕووگەوە هەیە. بەمانەیەکی دیکە زمانەتی پەرستشێکی وەرگیرا و پەسەند پەیوەستە بە ئاراستەی ڕووگەوە. ڕووگە یان قیبلەی موسڵمان بریتیە لە بەیت الحرام، ئەو جێگایی کە موسڵمانان بۆ حەجکردن و پەرستشی فەریزەی حەج ڕووی تێکەن و بە چاوی خۆیان لە نزیکەوە ئەو ڕووگەیە ئەبینن کە بەردەوام ڕوویان تێکردووە. بابەتی گۆڕینی ڕووگەی موسڵمانان لە بەیت المقەدیسەوە بۆ مەککەی مکەڕەمە زۆر قسەی لەبارەوە کراوە، تەنانەت لە کاتی گواستنەوەیدا کە سەرچاوە مێژوویەکان ئەڵێن لە کاتی نوێژی نیۆڕۆدا بووە، نەک مشت و مڕی دروست کردووە، بەڵکو لەو کاتەی ئیمانی هەندێک لە هاوڵانیشی پێتاقی کراوەتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وعلى ما بعد. قبلة خويلة قابلة وقيبلة هاتوا كبرورو استمن بلين بروري جناب الدانش جناب بروري من دانش دي قبلة لو هاتوا كمسلمان هموان بلين لعبادة كان إخوان ده بتبتي لنا لنويش رولا كعبي بيروزا كان وكقبلة مسلمانان. طبعا قبلة لسرتاي فرزبوني نويش كلام كب ولا إسراء معراج خوای گەورە ئەمری بە پێغەمبەری کردووە صلی الله علیه و سلم کە ڕوو لە بەیت المەقدس بکات ئەگەر چی خۆی وەکو حەزی خۆی کە چەندەوە حەدیثمانەیە حەدیث صحیح لە بوخاری هاتووە کە حەزی لێ بووە ڕوو لە کەعبەی پیرۆز بکات، بەڵام خۆی بە فەرمانی خوای گەورە کە ڕووی لە بەیت المەقدسی کردووە ئەو فترەی کە لە مەکە بووە و لە دوای ئەوەش کە کوچی کرد بوو مەدینە لە ساڵی دووەمی کوچی وەک لە بوخاری هاتووە کە لە دوای 16 مانگ یان 17 مانگ بە هەردوو ڕیوایەت هاتووە خوای گەورە نەسخی کرد ئەو حکمەی کە پێشتر مسلمانان ڕویان لە بەیت المەقدسیان کرد، نەسخ بوو ئەم حکمە ئەم ئاەتە دابەزی خوای گەورە کە ئەم ئاەتەی دابەزان لە سوورەتی بەقەرە ئاەتی 144 كخواي جورا دفرمت قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام. طبعا حتى ما آياتش بلغيه لسراوك خواي جورا ديزاني بيغمبر صلى الله عليه وسلم او وقتي كلمه كجبو حزي لبوك بلين قبلك كعبي بيروز بي خواي جورا دفرمت قد نرى تقلب وجهك في السماء اما اوغماليه دمان زاني دمان ديتي كاتو دائما تشاوت الاسماء بو تشاوري اوبويك اما فرمان بكين بويك قبلك بقردرت حتى لهندك روايات هاتوها كبيغمبر صلى الله عليه وسلم بجبريل عليه السلام فرموي اتو ملائكتي من عبد متو داوابك لخواي جورك قبلك بقردر لابو بيت الله الحرام ككعبه بيروزه اوجه خواي جور فرمي فلنولينك قبلة ترضاها اما بوي استامر بجناب الدكين كتو رولا بيت الله الحرام ككعبه بيروزه ترضاها كخوت حزت ليا اوجه فولي وجهك شطر المسجد الحرام بوي لحقت بلين قبلك جوردرا اما يكم حكم بك نسخ بو لقرآن يعني حتى صحابه بيان غريب بو چونك ام اشتكي نويبو كحكمك خواي جورا لبو فتريك بين الدواي او نسخ بيت بحكمك تري نوي اما يكم جاربو بويش خواي جورا سي آيات دابزانت سي آيات لسورة بقرة هر سي آيات ل بلين آياتي صدو چلو دو صدو چلو نو صدو چلو صدو پنجا هر سي آياتك بو تأكيد كردن لويك قبلك غورا ولنويجي عصر طبعا هي كم جار روان لكعبي بيروزيان كل نويجي عصر بوا حتى دلين بلين دران جيشتا او جيشتا هندك لم مسلمانان كلام مزقوتي قباء بو بنويجي بياني روجي دواي او جا بيانزاني مزقوتي بني سلمة بو بنويجي نيورو حتى دورك عاد نويجي شيان كردبو او جا يكك لويت تيبار بو هاتا نويج ديتي اوان روان لا
بەیت المەقدسە ئەوجا پێیگوتن لە ناو نوێژ پێیگوتن کە دوونێ خوای گەورە ئاەتیدا بەزاندیەوە وە قیبلەکە گۆڕدرا بۆ بەیت الله الحرام بۆ کەعبەی پیرۆز ئەوجا ئەوە لە ناو نوێژ دوو ڕکعەتی ئەخیر ڕویان لە کەعبە کرد و ئەم مزگەوتە ناویە لەناو مەسجد القیبلەتەین چونکە لە ناو نوێژ بڵێن ڕویان لە هەردوو مزگەوتەکە کرد ئەمە یانی وەکو مێژووی بڵێن قیبلە و کەی گۆڕدرا و چۆن گۆڕدرا. قیبلە یا بڵێن ڕووگە بە زمانی کوردی دیارە لە هەموو دینەکە سەماویەکان هەیە. قیبلە بەنسبە دینی جوولەکە و دینی مەسیحیەت و دینی ئیسلام بەنسبەت ئێمەی موسڵمان پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا نوێژ هەروەکو لە کتێبی تەفسیر و حەدیث ئیسباتە بە ساڵێک و 6 مانگ ساڵێک و 4 مانگ پێش ئەوەی پێغەمبەر هیجرەت بفەرمی نوێژ فەرز کرا. پێشتر پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕکعەتی بانیە نوێژی دەکرد و ئێوەش با بڵێن دوو ڕکعەت، بەڵام هەتا لە مەککە بوو ڕووی لە کەعبەی مشەڕەفە بوو بەیت الحەرام، بەڵام کە هیجرەتی کرد پێغەمبەر ڕووی دەکردە قودس المەسجد الأقصى أولى القبلتين. ئەنجا لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری پێخۆش بوو کە لە نوێژا ڕوو لە کەعبەی مشەڕەفە بکات لە کاتی نوێژکردنە، بەڵام ئەمری پێ نەکرا بوو. ئەنجا تەماشای ئاسمانی دەکرد کە وەحی بۆ بێ قد نرى تقلب وجهك في السماء کە تەماشای ئاسمانەکانەکەی و بەشک و وەحید بۆ بێ فلنولينك قبلة ترضاه ئەمرت پێ دەکەین ڕوو بکەی قیبلەیەک کە خۆت پێت خۆشەوە پێ ڕازی فولوا وجوهكم شطر المسجد الحرام وحيثما كنتم فولوا وجوهكم شطر. لە کاتی نوێژەوە بوو هەردەم ڕوو لە کەعبەی مشەڕەفە بکە. ئەنجا طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا ئەمری پێکرد لە ناو نوێژە هەندێک لە موسڵمانان کە خەبەریان پێگەی کە ئێستا مزگەوتەکە لە مەدینەی منەوەرەیە کە خەبەریان پێگەی دوو ڕکعەت نوێژیان کرد و دوویان مابوو گوتیا پێغەمبەر ڕووی وەرجێڕا لە بەیت المەقدس مەسجد الأقصى ڕووی کردەوە کەعبەی مشەڕەفە ڕوویان کردە بەیت الحەرام. دەست بەجێ ئەوانە ڕوویان گۆڕی کە گیان نهینەکە بوو و ئەشیان زانی کەوا پێغەمبەر پێخۆشە ڕوو بکاتە کەعبەی مشەڕەفە. ڕووگا وەکو قیبلە ئەوەیە کە ئینسان ڕووی تێدەکات و بە هەمان شێوە زۆر دووبارە دەبێتەوە. لە زمانی عەرەبی دامە پێدەوتێ قیبلە واتە ئەوەی کە ئینسان بەرەو ئاڕاستەی دەڕوایە خۆت ئاخۆی ئاڕاستە دەکات بە شێوەیەکی زمانەوەی. بەڵام دارێمە وەکو وشەیەک و مستەلەحێک مەبەستمان بە قیبلە ئەو ڕووگەیە ئەو قیبلەیە ئەو شوێنەیە کە ئێمە لە نوێژ و لە غەیری نوێژەکانیش دیارە زیاتر لە نوێژدا دەوترێت ڕووی تێدەکەین و کاتێکە وەکو خاڵی کۆکەرەوە وەکو خاڵی تەوحید وەکو خاڵی با بڵێن هاوبەش لە هەموو نێوان موسڵماناندا بەم شێوەی ئینسان لە نوێژەکاندا ڕووی تێدەکات و کە پێی دەوتێ قیبلەی موسڵمانان کە لە کەعبەی پیرۆزە. قیبلە وەک بڵێن کەعبە ئەو شوێنەی پێدەگوترێتن ئەو ڕووگەی پێدەگوترێت کە موسڵمانان لە پێنج فەرزەی نوێژەکانیان ڕوو دەکەنە ئەو شوێنە کە بە فەرمانی خوای پەروەردیگار کە خۆی دەفەرمێتن فەوەلی وەجهەکە شەطر المەسجد الحەرام. دیارە قیبلەش ڕووکردن لە نوێژ یەکێکە لە شەرتی نوێژ کە ئینسانی موسڵمان پێویست دەکاتن لە پێنج فەرزەی نوێژەکانیا و لە هەموو عیبادەتەکان مستەحەبە لە عیبادەتەکانی تریش کە ڕووکاتە کەعبە چونکە شوێنێکە خوای پەروەردیگار داوای لێوان کردووە لە ئەنجامدانی ئەم فەریزە گەورە کە ئینشاءالله ڕووبکەینە کەعبە واتە قیبلەمان کە کەعبەی پێدەگوترێت. گرنجەکەی ئەوەیە کەمینیان بۆ یەک ریزی موسڵمانان ئەجینە ئەگە سەیری قورئان بکەین خوای گەورە دەفەرمێتن ئێوە ڕووبکەنە هەر شتێک فەئەینەما کونتم فەثەمە وەجه الله. ئێوە لە هەر شوێنێکا بن ڕووبکەنە هەر شتێک هەڕوو دەکەنە خوای پەروەردیگار. بەڵام خوای پەروەردیگار بۆ یەک ریزی موسڵمانان بۆ تەوحیدی کەلیمەی موسڵمانان بە تایبەتیش کە عیبادەتەکان ئەنجام دەین بۆی دایمەن ئینسانی موسڵمانان فکرمان و دائیمان یەک ریزی خۆمان بپارێزین. خوای پەروەردیگار بۆیە داوامان لێ دەکات و حیکمەتیشی ئەوەیە کە ئیسلام داوای لێکردین کە ئینسان ڕووکاتە کەعبە بە یەک ریزی بپارێزین و یەک دەستی و دەستە جەمعی خۆمان بپارێزین. قیبلە کە بە کوردی پێی دەڵێن ڕووگا بەڕاستی ڕەمزی یەکێتی و یەکگرتووی موسڵمانانە
کاتێک هەست بەو ڕەمزایەتێژ مرۆڤ دەکات کاتێک کە لە جێگایەک بوو چەند موسڵمانێکی لە چەند جنسیەکی جیاواز تێدا بوو بۆ نمونە کاتێک دەچێت سعودیە لە مەدینە یا مەسەلەن لە مەککای پیرۆز کە دەبینیت ئەو جنسیاتە سەیرانەی کە هەیە بۆ نمونە من تا ئێستا 2000 کە لە حەج بۆتم زیاتر لە 70-80 جنسی تایە ببینی هەر هەمیان ڕوو لە یەک جێ دەکەن ئەو ڕوو تێکردنە لە یەک جێگەیە کە پێی دەڵێن ڕووگە ڕەمزی یەکگرتنەوە و یەکێتی و یەک ئامانجی و یەک ڕەمزی موسڵمانانە بەڕاستی جا لەبەرەوە علمیە نەژەوەی سپات بووە کە تو بتەوێت تەرکیز لەسەر شتێک بکەیت پێویستت بەوەیە کە بە تێڕوانینێک بە دیقەت ڕووی لە شتەکەش بکەیت تەنانەت خوا کە باسی بەهەش دەکات یەک لە نعمەتەکانی بەهەشت ئەوەیە موسڵمانەکانی کە لە بەهەشتن بەرامبەر یەک ڕوبەڕووی یەک دادەنیشن ناڕە پشتیان لێک دەکەن قسە دەکەن دەرە عەلا سوروری متەقابلین بۆیە ڕووکردنە شت وا دەکات کە مرۆڤ تەرکیزی زیاتر بێت ئەو تەرکیزەش تەرکیزی تۆ حساب بکە زیاتر لە 1.5 ملیارێک موسڵمان هەیە بە هەموو فێرقە و تایفەکانی کە هەیە 1.5 ملیۆن مرۆڤ ڕوو لە یەک جێ دەکات واتە یعنی یەک جێی پیرۆز هەیە لای 1.5 ملیۆن ئەو 1.5 ملیۆن یەک نەتەوەن کە بە عەرەبی پێی دەگوترێ ئوممەت هەموو ئینتیمایەکانی کە لەبیر دەچێتەوە لە کاتێک کە ڕوو لێ دەکەی کە پێی دەرێن ماڕی خوا و کە بەیت الله پێ دەرێن بە عەرەبی خۆی گەور و میهرەبان بۆ هەر میلەتێک ڕۆگەیەکی داناوە چکە خوا لە قورئانە فەرمێت ولكل وجهة هو موليها بۆ کولی طائفەیەک بۆ کولی قەبیلەیەک خی گەور و میهرەبان ڕۆگەیەک و قیبلەیەکی بۆ داناون کە ڕووی تێدەکەن مەثەلەن خی گەور و میهرەبان قیبلە ڕۆگەی داناوە بۆ بەنی ئیسرائیلەکان کە ڕووکەنە قودس و قیبلە و ڕۆگەی داناوە بۆ مەسیحیەکان ڕووەکەنە ڕۆژهەڵات و قیبلە و ڕۆگەی داناوە بۆ ئیسلام کە ڕووکردنە لە کەعبە ڕاستی ڕووکردن لە کەعبە یعنی حکمەتەکەی ئەوەیە کە گرنگێکی زۆر گەورە بە موسڵمانان ئەدا چونکە بینی موسڵمانان بەلانی کەمەوە لە کولی ڕۆژێکە 5 کەڕەت هەموو بە سەف یان بە تاک ڕووەکەنە ئەو شوێنە کە ڕوویان کردە قیبلە معنەی وایە ئەمە وحدەتی سەفی موسڵمانان ئەگەیەنێ چونکە ئەم موسڵمانان لە یەک کاتە ئەبینی مثلا 1 ملیار یا 2 ملیار و شتێک خەڵک لە کاتی نوێژەکانە ڕووەکاتە کەعبە ڕووەکاتە قیبلە ئەمە بە حەقیقەت گرنگیکی زۆر گەورەی هەیە کە موسڵمانان لە یەک کاتە ئاوا بە ملیار خەڵک یعنی دابنێت و سوجدە و ڕوکوع بەرێ بوو خوای گەورە و ڕوو بکاتە قیبلە و ڕوو بکاتە کەعبەی مشەڕەفە جا بەڕاستی وەکو بۆم باسکردن خوای گەورە و میهرەبان لە بۆ کولی ئومەتێک بۆ کولی میلەتێک ڕۆگەیەک و قیبلەیەکی داناوە بۆ ئەم سێ میلەتە بە تایبەتی ئەم ڕۆگانەی داناوە جا بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە کاتێکە کۆچ ئەکات بۆ مەدینە طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیبن عەباس بۆمان باسەکە ئەفەرمێت کە کاتێک لە مەککە بوو یعنی فەرمانی پێ نەدرا بڕوو کاتە کەعبە هەر یعنی فەرمانی ئەوەی پێداوە کە بێ ڕوو کاتە قودس جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە مەککا نوێژیە کرد ئەچوو لە یعنی مەثەلەن شوێنێک و نوێژی ئەکرد کە کەعبە ئەکەوتە بەینی حەزەتی محەممەد خۆی عەلەیهی سەلام و بەینی قودس یعنی کەعبە ئەکەوتە بینەوە پێغەمبەری خوا ئاوها یعنی حەزی لە کەعبە بوو چونکە کەعبە ڕۆگەی باپیرە گەورەیەتی ڕۆگەی مەثەلەن حەزەتی ئیبراهیم و حەزەتی ئیسماعیل کە کاتی خۆی دروستیان کردووە و پێغەمبەری ئیسلامی لە نەتەوەی بابە گەورەیان کە حەزەتی ئیبراهیم و حەزەتی ئیسماعیلە جا لێرە ئیبن عەباس کە بۆمان باسەکە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پێغەمبەری خوا کە لە مەککا نوێژی ئەکرد ڕووی ئەکردە کەعبە جا لێوە ڕووەکەی بۆ مەسەلە قودس وەڵا چرخان ڕووی ئەکردە قودس بەڵام لە کاتێکە کە کۆچ ئەکات بۆ مەدینە لە مەدینە 16 مانگ ئیلا 17 مانگ لە مەدینە ئەمێنێتەوە لە مزگەوتی بەنی سەلیمە کە پیڵن مزگەوتی مەثەلەن قیبلەتین واتە مزگەوتێکە کە دوو قیبلەی تایە دوو ڕۆگەی تایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەسحاب نوێژی نیوەڕۆی کرد
لە دوورکەعەتی یەکەم کە مەسەلەن لێبووەوە خوای گەورە و میهرەبان لە ناو نوێژەکە فەرمانی پێیە قد نرى تقلب وجهك في السماء خوای گەورە و میهرەبان لە ئاسمانەوە پەیامی بۆ نار بە حەزەی جوبرەئیلە کە ئەبێ لە ناو نوێژەکەتانە ڕوو وەرجێڕن بۆ کەعبە. زۆر پێغەمبەر خۆشحاڵ بوو بەوە چونکە پێغەمبەری خوا کە لە کاتێکا کۆچ ئەکا بۆ مەدینە ئەبێ پشکاتە کەعبە ڕووکاتە قودس چونکە قودس لە بەردەمیان نامێنێ یعنی کە کاتێک ڕووکاتە قودس تەبعا ڕووکردی پێغەمبەر بۆ قودس بە وەحیەوە بەڵام وەحیکی غەیرە مەتلوو واتە وەحێک نەبووە کە وەکو قورئان بنووسرێتەوە. خوای گەورە میهرەبان فەرمانی بۆ نادۆ بە جوبرەئیل کە ئەبێت تۆ ڕووکێتە قودس بەڵام کە لە مەککاوە ئەو بۆ کەعبەی ئەخسە بینەوە لایکی لەمە کە کۆچی کرد بۆ مەدینە ئیتر پێغەمبەری خوا چاوەڕانی ئەوە بوو کە خوا فەرمانی بۆ بنێنە ڕووکاتە کەعبە. لە کاتێکا بەڵێ حکمەتەکەیشی ئەوە بوو کە پێغەمبەری خوا چوو بۆ مەدینە هەر لێوە ڕووی کردە قودس ئەوە بوو کە دڵی یەهودیەکان بەلای ئیسلاما ڕابکێشکە ئەغڵب و ئەکثەریەتی ئەهلی مەدینە یەهودی بوون. جا بۆ ئەوەی کە ینی سەرنجی ئەوان ڕابکێشێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ینی لە مەدینەوە ڕووی ئەکردە قودس. قەت ئەمە شتی زۆری لەسرە و گرنگیەکی تایبەتی هەمە وەرچەرخانێک بوو لە مێژووی ئیسلامدا و لەلایەن مسلمانان گەورەترین حکمت ئەوەیە کە تاقیکردنەوەیەکی گەورە بوو لە بوو هەموو بوونەوەر و هەموو ئینسانەکان بەتایبەتی کە لە مجتەمەعی جەزیرە عەرەبی ئەو وەختی کە جوولەکە هەبوو مشرک هەبوو منافق هەبوو طبعا مسلمان هەبوو یعنی تاقیکردنەوەیەکی گەورە بوو لەو کاتە بە دەرکەوت چێ بەڕەوڕووی خوای گەورە دێتن و ئەمری خوای گەورە جێبەجێ دەکات طبعا کە مسلمانەکان ئەوانە یعنی وەک ئەوەیە کە هەموو شتێک ئەوان کە خوای گەورە ئەمری دەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری دەکرد ئەوان دەیان گوت سەمیعنا و ئەطعنا ئێمە جێمان ڕاگرتووە جێشمان لێبوو و ئیطاعەشمان کرد قل كل من عندي ربنا آمنا به كل من عندي ربنا گوت یعنی ئێمە ئیمانمان ئەمە ئیماندارەکان مسلمانەکان کە ئەمە ئیمانی ڕاستەقینەیە بۆ ئەوەی کە هەر ئەمرەکە لەلایەن خوای گەورەوە بێت ئینسان حەقە تەنفیزی بکەتن بەبێ ئەوەی ئەگەر حکمەتەکە بزانیت یان نەزانی دەبی بزانیت ئەمە لە ساڵحی ئەودایە. بەڵام مشرکەکان طبعا پشتپێیان خۆش بوو مشرکەکان لەبەر ئەوە چونکە ئەوان هەر لە کەعبە ئەوانیش قیبلەی ئەوان کەعبە بووە ئیتر پێیان خۆش بوو دەیان گوت ئەمە محەممەد و هاوڵەکانی وا وردە وردە دەگەڕێنەوە سەر ئاینەکەی مە و گەڕانەوە سەر قیبلەکەی مە و چەند فترەیەکی تر دەگەڕێنەوە سەر ئاینەکەی مە بەڵام جوولەکە پێیان نەخۆش بوو گوتیان نەخێر ئەمە پێغەمبەر نی ئەسڵەن ئەمە بەڵگێ لەسەرەوە کە ئەمە پێغەمبەر نیە لەبەرەوە چونکە لایدا لە قیبلەی پێغەمبەران کە بەیت المەقدسە ئەوان کە بەیت المەقدس بە قیبلەی خوانیان دادەنا پێیان باش بوو کە بڵێن هەر ڕوو لە بەیت المەقدس بکەن بۆیە گوتیان ئەمە وانی ئەمە ڕاست ناکات ئەمە پێغەمبەر نیە ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە ڕاست ناکات. بەڵام منافقەکان ئەوانەی کە بەظاهر خوان بە مسلمان دەزانی و دوایش بڵێن لە بنەوە منافق بوون ئەوانە یعنی شک و گومانیان دەخستێنەوە دڵی مسلمانان دەیان گوت ئەمە ڕاست نییە ئەمە چون وا دەبی چۆن هەر ڕۆژێ ئێمە ڕوو لە شوونێک بکەین لە جەیەک بکەین ئەگەر بێت و کەعبەی پیرۆز قیبلەی حەقیقی بی ئەدی ئێمەوە چەند ساڵە ئێمە بڵێ ڕوو لە بەیت المەقدسەکەین ینی ئەو نوێژ و عیبادەت و ئەو تاعەت و هەمووی بەتاڵ بوو ئەگەر بێت و ئەو ڕاست بیت کەواتە ئەمە هەڵەیە و بەتاڵە یعنی چۆن دەکرێتن ئەم دوو حالەتە پێکەوە بکرێتن بۆیە یعنی ئەمە خوای گەورە کە دەفەرمێ وإنها لكبيرة إلا على الذين هدى الله ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر گەورە بوو هەموو کەس لێ دەرنەچوو تەنیا ئەوانەی کە بڵێن مسلمان بن و طبعا یەکێک لە بڵێن حکمەتەکانی تری ئەم حەدەسە گەورەیە لە حەقەت ڕووداوە گەورەیە کە لە مێژووی ئیسلامدا ڕوویدا ئەوش ئەوەیە چەسپاندنی پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوش ئەوەیە کە خوای گەورە یعنی هەر لە سەرەتاوە ئەو ئاەتانە ئاماژە بەوە دەکەن کە ئەمە پێغەمبەری خوایە کە خوای گەورە فەرمووی چی سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها قل لله المشرق والمغرب يعني فەرمووی سوفها ناوی لێنا سوفها ئەوانێک کەم عەقل طبعا مەبەستی پێ هەموو ئەوانە بوو کە اعتراضیان کرد بەرامبەر ئەم ئەمری خوایە کە ملکەچ نەبوون لە بۆ ئەم ئەمری خوایە طبعا لە جوولەکەکان لە مشرکەکان لە منافقەکان ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها باشە چی شتێکی وا ڕوویدا لەبەر چی سەبەب چییە حکمت چییە بوو وا بوو بۆ قیبلە گۆڕدرا ئەمە طبعا خوای گەورە دەفەرمێ سيقول يعني لە داهاتوو ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە ئەمە پێغەمبەری خوایە کە پێش حەدەسەکە ڕووی بدات خوای گەورە ئاگاداری کردنەوە
ئەمە شێکەکە لە حکمەتەکان و یەکێک لە بڵێن حکمەتی تری ئەمە ئەویش ئەوەیە کە عەرەب هەل لە پێش هاتنی ئیسلام ئەوان بڵێن لە جاهلیەت زۆر تعظیمی کعبەیان دەکرد کعبەی پیرۆز یعنی دەهاتن و تەوافیان دەکرد و حیوانیان سەردەبری لەوێ و عیبادەتی سەنەمیان دەکرد لەناو کعبە بۆ ئەوەی کە خوای گەورە لە سەرەتای ئیسلام فەرزی نەکرد یان قیبلە کعبەی پیرۆز نەبوو بۆ ئەوەی کە بڵێن یعنی تەقدیس و تعظیمی خودی کعبە نەکەن بۆ ئەوەی کعبە وەکو قیبلەیەک نەببیتە وەکو ئیلاهەک یعنی عیبادەتی کعبە نەکەن بۆ ئەوەی دڵیان بە کعبەوە ئیکجار ئەوها نەبەسرێتەوە بەلکو ڕوو لە بەیت المەقدس بکەن بەڵام دوای ئەوە کە چوونە مەدینە و دوای ئەوە کە بڵێن ئیمانیان زیاتر چەسپال ناو دڵیان ئەوجا خوای گەورە کعبەکەیان بڵێن قیبلەکەیان بوو گۆڕین و خاڵێکی تر ئەویش ئەوەیە کە مناسکی حج کە حج فەرز بوو لەسەر مسلمانان طبعا حج لە ساڵی 9 هجری 9 کۆچی فەرز بوو لەسەر مسلمانان خوای گەورە ویستی یعنی دڵی مسلمانان ببەسرێتەوە بەچی بە کعبە بە مەکە دوای ئەوەی کە مەسەلەن دەربەدەر بوون و دوای کە دەرکران لە کعبە بوو لە مەکە کە کعبەش لە مەکەیە ئەوان لە مەدینە بوون بۆ ئەوەی وانەزان کە تەواو ئیتر ڕۆژێک دانایەتن کەوان بگەڕێنەوە مەکە و یان ئەمە ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە مقدمەیەک بوو پێشچێک بوو بۆ ئەوەی کە لە داهاتووەکی نزیک دەگەڕێنەوە فەتحی مەکە دەکەن و دوای مناسکی حەج ناکرێتن ئاخر ئەم حەجە کە فەرز بوو بۆ یەکێک لە یعنی ڕوکنەکانی ئیسلام ناکرێتن مەسەلەن ئەوان لە حەج بن و ڕوو لە چ بکەن لە بەیت المەقدس بکەن بەلکو حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش ئەوەی گوتمان کە لە مەکەش بوو کە ئەو وەختی پێش ئەوەی قیبلەکە بگوڕدرێت ئەوەندە حەزی لەوە بوو کە ڕوو لە کعبەی پیرۆز بکات دەچوو پشت کعبە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی دەکرد بۆ ئەوەی کعبە بکەویتە لە نێوان خۆی و لە نێوان بەیت المەقدس بۆ ئەوەی کە یعنی لە یەک کاتدا ئەو بڵێن ڕۆی لە کعبە بکەتن و ڕووی لە بەیت المەقدسیش بکات ئەوەندە حەزی لێبوو ئیتر کە چوونە مەدینە یعنی و حەجیش فەرز بوو ئەمەش یەکێک بوو لە بڵێن مقدمەیەک بۆ ئەوەی کە دڵیان جارێکی تر بەهێز بیت ببەسرێتەوە لە بوو بڵێن کعبەی پیرۆز پێغەمبەر دائما حەزی لە ئیستیقلالیەت بووە یعنی بڵێن غەیری مەسائیلی عەقائیدی لێ بترازێ پێخۆش نەبووە شتێک بکە وەکو با بڵێن تەقلید بێ بۆ دینەکانی کە وەکو با بڵێن جوولەکە يعني على سبيل المثال کە پێغەمبەر هیجرەتی فەرموو هاتە مەدینە و کە سەیری کرد دەی محەڕەم بە ڕۆژی دەبنەوە بۆ گوتیان ذلك يوم نجى الله فيه موسى وأغرق فيه فرعون ئەمە ڕێ سوپاسی خوا دەکەین و تێیدا بە ڕۆژ دەبین فەرمووی نحن أولى بموسى منكم و پاشدان يعني کە هەستی کرد ئەوە هینێکە موافقة و هینێکە لەگەڵ جوولەکان فەرمووی لئن عشت إلى قابل لأصومن التاسع يعني بۆی کە مخالفەی جوولەکەی تابێ نۆ دەی محەڕەم بە ڕۆژێ ئەنجا جوولەکەکان دەیانگۆ سەیری ئەو کابرا ناکەی ئەو کابرایەکە نای محەممەدە طبعا ئیمانی مە پێغەمبەری پێغەمبەر نەبووە بۆ دەڵێم کابرا بە قسەیوان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بۆچی ڕوو دەکاتە قیبلەکەمان و داخلی دینەکەشمان ناوێ سيقول السفهاء ما ولاهم عن قبلتهم الله بۆچی ڕووی لەو قیبلە لادا ئەنجا خوای تبارك وتعالى دەفەرمی فولي وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطرة طبعا أول عيني كانت كم استقلالية الدين كي تدايا وكم مسلمان دين إسلام دين كان روزي قال آية الروشرات هذا كان بيت المقدس إما مسلمان زيجاج تايبتي بخو مع النبي أو يقدو وصفته في غمبل الجزيرة العربية جاء وفي غمبل العرب وكذلك كان أدعى لدخول الناس إلى دين الإسلام طبعا عرب بيش إسلامتيش كعبان بلاوش نجي بيروز وقورة بوا ونيا طبعا أوا يقبل هو كان والعين كانت المسألة استقلاليته أوشتا أو تذهب بوي بيغمبر صلى الله عليه وسلم بي خوش بو وخواش أمري بي كردو كوا روي كردائن ويك الآن لشرطي صحتي نويش دبيتو بزاني بعلم اليقين قبل لك وجهتا روب كي يندري وآية لكاتي نويش بيويس إما روب كان عيني كعبة يعني جهتي عندك فقهاء إسلام دفرمن بيويس بو عيني كعبة بلام زور بيع علماء لسألون هذين زحمتها تحديد عين يعني وكو خطك أجا إيما بلو قبل الرابش بين بالضبط أو جهة دقريتو أنا أنت نها جهتك بزاني أو كافية براستي أما بابلن دكريت چەند خاڵێک یاخۆ چەند پند و عیبرەتێک وەربگرین لە گۆڕینی قیبلەی
لە بەیت المەقدسەوە بۆ کەعبەی پیرۆزێکی لە هەر خاڵەگرەکان ئەوەیە ئیمتیحان و تاقیکردنەوەیەک بوو بۆ مسلمانان. بەڕاستی دیارە ئینسان لە ژیانی خۆیدا بە چەند قۆناغێدا تێدەپەڕێت و وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە وایە بۆ ئینسانم قۆناغانێکی لەو قۆناغانش یەکێ لەو تاقیکردنەوانش بریتی بوو لە تاقیکردنەوەی مسلمانان و جیلی یەکەمی سەحابەی بەڕێز و مسلمانانی ئەو سەردەمە کە کاتێکە قبلەی مسلمانان گۆڕدرا. یەکێک لە هۆکار هەرێگەنکان وکو قورئانی پیرۆزی لە سوورەتی بەقەرەدا ئاماژەی بۆ کردووە لینەعلەمە خوا گەورە دەفەرمێت تاکو بزانین کامەیەکەوە دوای پێغەمبەر دەکەوێت و دووسامی خوا لەسەر بێ و هەروەها ئەوانەی کەوا پاشگەز دەبنەوە و بەردەوام نابن لەسەر ئەم پەیام و هەروەها لەسەر ئەم بانگەواز و لەسەر ئەم خواپەرستیە. کاتە خاڵ یەکەمیان ئەوەیە. خاڵی دووهەمیان بریتیە لە خاڵی گرنگترەوەیە کەوا بەردەوام جوولەکە لە بڵاوکردنەوە و یان با بڵێن لە حربێکدا بوو بەرامبەر بە مسلمانە هەر لە سەرەتای هاتنی مسلمانان بۆ شاری مەدینە لەگەڵ دەستپێکردنیان جوولەکان بەردەوام لە بڵاوکردنەوەی ئیشاعات و گومان بوون بۆ ئەوەی کەوا مسلمانانی ئەو کاتە دوور بخەنەوە یاخۆ بە شێوەیەک گومانیان بۆ دروستکەن لە دڵیاندا بۆی کە دوای ئەم پەیامە نەکەون و بەردەوام نەبن. خاڵێکی تری گرنگ بریتیە لەوەی کەوا ئومەتی و ئیسلام ئومەتێکی وەسەطیە. وەکو لە قورئانی پیرۆزداوە لە هەمان ئەو سیاقەدا هاتووە کەذالک جەعەلناکم ئومەتەن وەسەطا. خوا گەورە فەرمێ ئێمە ئێوەمان گێڕاوە بە ئومەتێکی دادپەروەری وەسەطی عەدالەت بەو معنایی لە هەموو شتێکتاندا ئێوە دادپەروەر و عادل و وەسەطیەتن دیارە کە ناوەندی شتەکانە نە زیادەڕەوی نەکەم کەم یاخۆ باڵێن کەمگرتنی شتەکان. بۆ یەکێک لە هەر خەڵکان لەوەدا دەردەکەوێت ئومەتی ئیسلام ئومەتێکی وەسەطیەتە. لە هەمان کاتیشدا ئومەتی ئیسلام ئومەتێکە کە مامۆستایەتی گەلانی پێدراوە بەڵام بۆ مەرجەی کەوە بەردەوام لە فەرمانکردن بە چاکە و هەروە نهێیکردن لە خراپەدا ئەم کارە لە ژیانی خۆیدا دووبارە بکاتەوە. کەواتە ئەمانە کۆمەڵی خاڵی هەرە زۆر گرنگ بوون کە لە پند و ئامۆژگاری با بڵێن گۆڕینی قیبلەدا دەتوانین ئاماژەیان پێ بکەین. دیارە ئەگەر سەیری قورئان بکەین خوای پەروەردیگار کە باسی دەکاتن کۆمەڵێک حکمت زانان باسی دەکەن. یەکێک لەوانە تاقیکردنەوەی ئیمانی مسلمانان بوو. خوای پەروەردیگار دەفەرمێتن بۆ قیبلەبان بە تۆگۆڕی تاوەکو بۆمان دەربکەوێتن چێ لەسەر ئیمانی سابتە و چێژ لەسەر ئیمانی کەوتوکاڵ و خواردایە. چونکە ئەوانی هەندێکیان تازە مسلمان بوون لە گاور، هەندێک لە جەماعەتی جوولەکە کە مسلمان بوون شتێکی قورس بوو بە سەریانەوە. چونکە ئەگە سەیری ڕووگەی یەکەم بکەین ماوەی 16 مانگ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕووی دەکردە بەیت المەقدیس. ئەو ڕووگەیە بوو کە موسا سەلامی خوای لەسەر بێ عیسا سەلامی خوای لێبێ ڕوویان تێکرد بوو. بەڵام پێغەمبەر ساسلم دائیمەن ئاەتەکە ئیشارە بۆ دەکا کە چی دەکرد قەد نەڕا تەقەلوبە وەجهیکە فی السەمائی. دائیمەن لە دڵەوە حەزی دەکرد ڕووکاتە قیبلەیەک کە قیبلەی ئیبراهیم بوو کە باپیرە گەورەی پێغەمبەر ساسەلەم بوو. بۆیە دەبینین خوای پەروەردیگار حیکمەتەکەی بۆ گۆڕی و نیەت و حەزەکەی پێغەمبەر ساسەلەمی هێنا جێ کە دڵەکەی بۆ ئارام بکاتەوە کە ڕووکاتە کەعبەیەک کە خۆی حەزی پێ دەکا و دووەم ئیمانی ئیماندارانیش لەگەڵ ئیمانی کەسێک کە نیفاق و کە غەل و غەژ لە ئیمانەکەیدا هەیە خوای پەروەردیگار بۆی ئەم دوو جانیبە لە یەکتر جودا بکاتەوە. وەکو دەڵێ ڕؤوس و گەورەی حیکمەتەکانی بوو کە خوای پەروەردیگار لە ئاەتەکە و زانانی تەفسیر دەفەرمون کە خوای گەورە باسی کردووە. ئەو جەزانیان دەفەرمون ئەدی ئەوانەی تر چونکە کەتنە گومانەوە هەندێک گوتیان ئەدی خەڵکانێک تا ئێستا ڕووی کردووەتە بەیت المەقدیس ئایا خوای پەروەردیگار عیبادەتەکانی وان دەسڕی سەیرەکەین لەناو ئاەتەکە خوای گەورە چی فەرموو وما كان الله ليضيع إيمانكم. خوای پەروەردیگار ئەوەی کە پێشتر ڕووی کردووەتە بەیت المەقدیس و ئیمانەکەی لەسەری مردووە و بەو عەقیدە بووە خوای گەورە فەرمی من ئەجری هیچ کەسێک بەضایع نادەم واتە لە لای خوای گەورە ون نابێتن. ئەوەی ئێستاش کە ڕوو دەکاتە کەعبە و ئەو شوێنەی کە پێغەمبەر ساسەلەم حەزی پێ دەکا و کە کەعبە و قیبلەی ئیبراهیم بوو خوای گەورە دەفەرمێ ئەمەش عیبادەتێکی ترە و کە دەست پێ دەکەن واتە ئەمیش کە لەسەر ئیمان مردووە هەر لای خوا مەقبولە و کە پێشتر لەسەری وە ئێستاش هەر مەقبولە و بەڵام خوای گەورە ڕووگەکەی گۆڕین پاش 16 مانگ لە ڕووکردنە بەیت المەقدیس فەرمی ئێستا تۆ ڕوو دەکەیتە چییە؟ ڕوو دەکەیتە مەسجید الحەرام بووە قیبلەی مسلمانان تا قیامەتی بە سەدادەی مسلمانان دەبێ ڕوو بکەینە قیبلەمان واتە کەعبەمان کە خوای گەورە داوای لێمان کردووە بە نەسی قورئان. بەیت المەقدیس طبعاً قبلەی یەکەم بووە نابێن کارێەوە بکرێت کە
وەک بەدرین یەکەم قبلە بوو لە نێو مسلمانان بەڕاستی ئەو پیرۆزیە و ئەو مێژوەی بەنسبەت مەککە بە تایبەتی کە حەزرەتی ئیبراهیم لێ بوو و دوایەوە کە حەزرەتی ئیسماعیلی بەجێ هێشتووە لەوێ وای کردووە کە تێڕوانینی ئیسلام یاخود جەمسەرایەتی لە ئیسلام ڕوو لە مەککە بێ لەبەرەوەی ئومەمیەتەکە لەوێ چاتە تەواو دەبێت علمیان ئێستا ئیسپات بووە کە ئەو مقناتیسیەتەی کە لە ئەو جێ هەیە کە پێی دەڕێن مەککە و کە دەکا قبلە لە هیچ جێیەکی نیە لە دنیادا ئەو جەمسەرایەتی کە لەوێ خەڵک کۆ دەکاتەوە بۆیە بەڕاستی کەخوا مسلمانان فەرمانی بە مسلمانان کرد هەموو ڕوو لەوێ بکەن پێغەمبەریش خۆی بەڕاستی حەزی لەوە بووە لە قوڕان خۆی دەفەرمێ خوا دەفەرمێ فەوەلی وەجهەکە شەطر المەسجد الحرام قبلة ترضاها دیارە ویست و خواستی مسلمانان شەر لەسەر ئەوە بووە کە هەمیان ڕوو لەوێ بکەن بۆیە ئێستا بۆتە ڕەمزی تێڕوانین و سەرنجدانی مسلمانان هەمیان دیکە پێغەمبەری خوا لە یعنی لە کۆچکردنەکەی بۆ مەدینە هەڵڕوویەکە دە قودس هەدەفەکە سنڕاکێشی بنەڕەکردن دڵی یەهودیەکان چونکە ئەکسەری مەدینەی یەهودی بوون و ئەمجار لە دواییشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو نوێژە خوا فەرمانی پێدا کە ڕووەڵ بگێڕێ بۆ کەعبە یعنی هەدەفەکە ئەوە بوو کە خوای گەورە هەموو شتە لای خوا یعنی ئاگادارە خوای گەورە بە میهرەبان سەرپشتەکە بەڵام بۆیە کە دەرکەوێ بزانێ کێ شوێن پێغەمبەرەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام بزانێ ئایا خەڵق مرتەدە بێت خەڵق وەڵ ئەگەڕێتەوە یعنی زۆری لەو یەهودیانە کە موسڵمان بوون بزانن ئایا لەم دینە وەڵ ئەگەڕێن یان نا یا لەسەر مەسە ئەم دینی ئیسلامە ئەمێنەوە یا وەڵەگرن بۆ دینی بنی ئیسرائیلی بەڵام یعنی حکمەتەکە لەوا بوو کە خوای گەورە و میهرەبان فەرمانی پێدا ڕوو کاتە کەعبە ئەصحابیش لەگەڵ پێغەمبەرە ڕوویان کردە کەعبە حتا هەندێک ئەصحابە فەرمێ مە هاتین بۆ مزگەوتی مەدینە خەڵک ڕوویان لە قودس بوو دوای پیاوتم بابە وەڵا ئێمە ئەمنی ڕۆ نوێژمان کردووە ڕوومان کردووە کەعبەڵێ خەڵقی بەگوێ ئەمیان کرد ڕوویان کردە کەعبە لە نوێژەکەیە لەبەرەوە هەدەفێکی ئەوش تریش ئەمە بوو کە بەڕاستی دەرکەوت کە خەڵقی شوێن ئیسلام کەوتووە ئیسلام چه ئەمریکیان پێ بکە ئەوانیش مەسەرەن فەرمانبەری ئەو کارە ئەکەن خۆی طبعا وەکو عیبادات یعنی بە شێوازێکی گشتی هەموو عیباداتەکان باشتر وایە ئینسان ڕوو لە کەعبە و ڕوو لە قیبلە بکەتن بەڵام جیاوازیەکە ئەوەیە مەسەل لە نوێش طبعا ئەمە شەرتە یەکێکە لە مەرجەکانی نوێش ئەگەر بێت و یەکێک ئەم ینی نوێژەکەی طبعا ئەگە بە تەعەمودی بە عەن قەستی ڕوو لە دەزانیت ڕووی قیبلە چوونە و بە عەن قەست بە متعەمدی ڕوو لە مەشرق و مەغرب و لە ڕوو لە بڵێن شوێنی ترەکەت ئەمە نوێژەکەی ئەسڵەن بەتاڵە هەندێک ینی زانایان دەڵێن ئەگەر بەگاڵتە و بە ئەستیزا ئەو بی ئەوە ئەسڵەن پێی کافرە بی بەڵام ئەگەر بەجەهلەوە بی نەزانیت مەسەلەن ئەمە نوێژەکەی تەواوە بەڵام ینی ئەسڵ وایە بپرسید بزانیت قیبلە چوونە چونکە ئەمە مەرجەکە لە مەرجەکانێ بەڵام شتی تر بوون مونە مەسەلەن بانگدان مەسەلەن ئەوەی کە بانگ دەدەت سنەتە مەسەلەن ڕووی لە قیبلە بکات مەسەلەن با بڵێن دوعاکردن مثلا کاتی کە دوعا عیبادەتە مەسەلەن ئەسڵ وایە طبعا ئەگەر ڕووی لە هەر جەیەک دوعایە و ئەمە علاقەی بەس ئەمە باشترە ئەولاترە مستحب بەزان دەڵێن شتێکی چاکە یان قورئان خوێندن مەسەلەن باشتر وایە طبعا ئەمە سنەت ئەوانی کە ئێمە باسین غەیری نوێش ئەوانی تر هەمووی بڵێن لە مستحبات و لە سنن لە سنن سوجدەی تیلاوە مەسەلەن ئینسان کە بوو نمونە کە قورئان خوێندن لە کاتی سوجدەی تیلاوە طبعا لە کاتی نووسن حەدیثێکی ضعیفمان هەیە یعنی لە کاتی نووسن بەڵ حەدیثەکە زانان تەضعیفیان کردووە بڵێن بۆیە خلافەیە هەندێک ئەوانی کە حەدیثیان پێ صحیحە دەڵێن لە کاتی نووسنیش ینی باشتر وایە سنەت وایە کە ئینسان بڵێن قاچی ڕووی لە قیبلە نەبی بەڵکو بڵێن سەری ڕووی لە قیبلە بی بڵێن بەعکسەوە ئەوها بەڵام حەدیثەکە ضعیفە ینی دەکرێت بڵێن ئەمە زۆر ئەوە نییە ینی سنەتیش نییە وەڵحاصل طبعا لە حالەتە کە نەهی کراوە کە ئینسان لە حالەتی قەضائی حاجەتی لەسەرە بەڵام زانایان بڵێن جمهوری زانایان دەڵێن ئەمە باسی ئەو حالەتەیە کە ئینسان لە شوونێکی کراوە و سەحرا و ئەوەبی بەڵام ئەگەر بێت و لەناو بینایە ڕای ڕاجحەوەیە کە دروستە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مالی حەفسە قەضای حاجی کردیە و دەڵێتن کانە مستقبلا الشام مستدبرا القبلة يعني روي لا شام بوا بشتي لا قبلة بوا وبوي دلن اگر بيتو شونك بون من سلنا مالان تواليت او انا هر شونا كرابي اما اشكالي تداني بلام وقت اگر لا درا وبي لا امش كنهي لكروا رو لا قبلة بكريت يعني
پشت لە قیبلە بکرێتن ئەمە ینی چەند حالەتەکە کە ئەو عیبادەتانە بەڵام يعني لا حديثك بحسن هاتوا للاي طبراني ك پیامبر صلی الله علیه و فرمود ان لكل شيء سيدا وان سيد المجالس قبالة القبلة. لا فرميت همو كسك جوري خوي هي وجوري همو مجلسك اويك انسان رولا قبلة يتر اما يعني شاكتر وباشتر بتاعتي مجلسي خير يان عبادتك يان كارك خيره انسان كانجام بدات يان مثلا لكاتي سربريني حيوان مثلا كأما كلا سنة كان كدبي مثلا رولا قبلة بكريت أو جا بسم الله لسر بكريتونو يعني بشوازة كجشتي غيري نويش كقولت معنا مرجع أوانتر يعني سنة باشتر ويا كإنسان رولا قبلة بكريت. بالنسبة إيمي مسلمان لنويش فرزة لنويش فرزة كروب كينا كعبة لو كاتي كان يدين تكبيري تحرم حتى سلامة دينه هو فرزة واجبة لخارجي أو هندك حالاته بابرن وكو آداب تلاوة القرآن يعني واباشا وكو فقهاء إسلام بيعيش وكو إمام نووي لكتاب التبيان في آداب حملة القرآن على إنسان مثلا كقرآن يخوين كذا طبعا خاصة كمصحف كتب دستو بي يعني كقرآن كاش اللي بيرو لا قبلة داني شيء قرآن كبخوين دو لكاتي دعاء نزاع كإنسان دفارته يعني أجر يشيك لمالي خوي يعني أجاتو لمزجود يعني بس هي مثلا تبيني لمالي خوي زي قاشي ترخان كذية بوش ونيجو بابلن بو عبادة واشتوا يعني بو ذكر يعني بو أوسا يعني أول ذي بي ذكري أوارو لقيب لبي وحتى لكاتي نستن سنة دو إنسان كدنوي كابلن لسر بستخوي المهم كروي لقيب لبي لو كاتي يعني وكو السنة أو هاي أهميتي مهم أولا إيما وكو الشعارك أبو إيمي مسلمان لهرزي يقبين رولا قبلة دكين لحالتي بكرين بن بخبر بون ولحالتي حتى نستنيش شو إنسان زين سمح دمري وبخوش الدزاني ولحالتي مردن كإنسان دمري وذكرتنا وقبر دبي رولا قبلة دا بندري إيمي مسلمان كديوتا إسا قبر سانا كان اتجاه قبر كان مانسونا بس إسايد جولا كان آوايا بابلن رويان الروش هراتا إيمي مسلمان نا كناو قبر كدار دندرين رومان برو قبلة دار دندرين انزا مسألة الروغة وبيروزي قبلة لو بابته هاتي بدنيايوا يعني وكو فرماني خواهي قولة كفرماني كردوها لكاتي نوێژ داما ڕووی تێدەکەین لە حاڵت ئەتیادەکانە دیارە هەندێک حاڵەتی ترمان هەیە لە ناو نوێژیدایە و بەڵام ئینسان ئەگەر ڕوشی لە قیبلە نەبێ نوێژەکەی تەواوە بەڵام با بڵێن لە دەرەوەی نوێژ بەگشتی بەڵێ لە چەندەها شوێنی ترماندا هەیە و ئەتامە تەنها لە نوێژدا نین ڕوو دەکەینە قیبلە بەڵکو لە زۆر حاڵەتی ترماندا سونە دوایە ئینسان کە ڕووی لە قیبلە بێ بۆ نمونە لە کاتێکدا کە ئینسان حیوان سەر دەبڕێت ئەوەی کە حیوانەکە سەر دەبڕەوە لەگەڵ حیوانەکەشدا باشوای ڕووی لە قیبلە بێ کاتێک کە ئینسان دەخەوێت ئادابی خەوتن یەکی لە ئادابەکانی ئەوەیە کە ئینسان ڕوو لە قیبلە خەوت بێ یەکێکی تر لەوانە ئەوەی کاتێک کە ئێمە مردوەکانمان لە گۆڕستان بە خاک دەسپێرین دیارە ڕویان لە قیبلەی پیرۆزە و لە کاتێکدا کە ئێمە دوعا و پاڕانەوەیەکمان هەیە سونە دوای ئینسان لە کاتی دوعا و پاڕانەوەیدا ڕوو لە قیبلە بێ لە کاتێکدا کە ئینسان قورئان دەخوێنێت باشتر وایە کە ڕووی لە قیبلە بێ ئەو کاتانی کە ئینسان لە گیانەڵادایە و لە کۆتایی ژیان بەجێ دێڵێت و تر لەسەر کاتەکانی کۆتایی ژیانێتی باشتر وایە ڕووی بکرێتە قیبلە ئەو کەسانی کە لە دەورین کەواتە لە کۆمەڵێک شوێندا لە ئادابی باشتر وایە سنەت وایە کە ئینسان ڕووی لە قیبلە بێت کاتە تەنها لە نوێژدانیە کە ئەمە ڕوومان لە قیبلەیە دیارە ئەگەر سەیری فقهی ئیسلامی بەعام بکەین وەکو نوێژ یەکێک لە شەرتی نوێژ دەفەرمون سێ عولەما دەفەرمون ئیستیقبال القیبلە دەبێ ئینسانی مسلمان لە پێنج فەرزەی نوێژەکەی کە ڕادەوەستێ شەرتی نوێژەکەی شوێنەکەی پاک بێت و ئیستیقبالی قیبلەش بکە بەڵام سەیری ذکر بکە سەیری قورئان خوێندن بکە هەموو عولەما دەفەرمون مستەحەبە یان هەندێک دەفەرمون سنەت وایە ئینسانی مسلمان کە دادەنیشێ ذکر دەکا قورئان دەخوێنێتن هەر کردەوەیەکی خێر دەکەی دانیشتنەکانت دەفەرمون باش وایە ڕوو بکەیتە کەعبە چونکە ئەمیش با مشابهە بکاتن بە نوێژەکەت چونکە تۆ عیبادەت ئەنجامەدەی قورئان دەخوێنی عیبادەتە ذکرەکەی عیبادەتە
قورئانە خوێنی هەر کارێکی خێر دەیکەیت ناو مزگەوت دانیشتووی سنەت وایە مستحب وایە ڕوو بکەیتە کەعبە بەڵام ئەگەر ڕووشی تێنەکەی گوناحبار نابی بەڵام عولەما دەفەرمون وەکو نوێژ ئەمە شتێکی فەرزە واتە شەرتی نوێژەکەتە دەبێ ئینسانی موسڵمان ڕوو بکاتە کەعبە ئەگەر بە نەزانین بێ ئەمە حکمێکی تریە بەڵام ئەمە سەیری فقی ئیسلامی بکەین دەفەرمون لە سەڵاتی نەوافیل لە سونەتەکان کابرا ناو ڕاحیلەیە لەسەر ئەسپا لەسەر باخیڕەیە لە ناو تیارێکە حکمی تایبەتیانە دەفەرمون بەس لە کاتی نیەتەکەی کە ڕوو دەکاتە کەعبە ئەجینا لە غەیری ئەگەر ڕوژوەر بژێڕێتن مادام نوێژی سنەت بوو ئەمە عولەما قسەیان لەسەری هەیە بە جائیزی دەزان بەڵام وەکو نوێژی فەرز کە لە ماڵەوەی کە لە مزگەوتەی لە حالەتێکی احتیادی ئەمە قورئان فەرموویەتی فەوەلی وجهەکە شەطڕ المەسجد الحرام جا عولەما دەفەرمون یعنی دەبیت جەنابەت ئیسابەی جیهەت هەر بکەی یعنی ڕوو بکەیتە جیهەتی کەعبە ئەگە لی نزیک بوو دەبی ئیسابەی عینی کەعبە بکەیت ئەگە لی دوور بیکە نەمان بینی وەکو ئێمە ئەوە دەبی ئێمە ئیسابەی جیهەت بکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ما بین المشرق والمغرب قبلة لە مابینی ڕۆژهەڵات و ڕۆژە ئاوادا قیبلەیە ئەمەش تەخفیفە بۆ ئەو ئومەتەی بۆ یەکڕیزی ئەم ئومەتە هەر دەبێ ڕوو بکەینە کەعبە ڕوو بکەینە ماڵی خۆی پەروەردیگار ڕووکردنە قیبلە وەکو نوێژ جارێ نوێژ بێ ڕووکردنە قیبلە نابێت ئللا لە دوو حالەت لە حالەتێک کە مضطر بوو ئینسان نەیتوانێت ڕووی تێ بکایە لە کاتێک نەیتوانێت ینی لە حالەتێک کە بۆی نەدەکرا یاخود ناچار بوو لەو حالەتان دەتوانێت ڕووی تێ نەکەگەر نا ڕووکردنە قیبلە مەرجێکە لە مەرجەکانی نوێژ بەڕێ لەبەر ئەوەی ئەو جێگایە ڕەمزی ماڵی خوایە و ڕەمزی ئەوەیە کە مسلمانان هەمیان ڕووی تێ دەکەن لە حەت تەنانەت لە کاتی دوعاکردنیش خەڵک ڕوو لێ دەکا و کە دەستی بەرز دەکاتەوە ڕوو لە قیبلە دەکات لە کاتی دوعاکردن لە کاتی سەربڕینی ئاژەڵێک ئەوانە هەمیان سونەت وایە کە ڕوو لێ بکەیت وەکو نمونەیەکانی لەبەرچی ئەوی وەک عەرزم کردی ڕەمزی یەکبوون و یەکگرتووی مسلمانانە ئەو جێگایە بۆیە کاتێک کە منێکی مسلمان لێرە وا دەکەم برایەکی مسلمانم لە هیندستان برایەک لە ئەفغانستان برایەک لە ئەوروپا برایەک لە هەمان هەمان کار دەکەن و هەمان تەلسەم بەکاردێنن کە ڕووکردنە ئەو جێگا پیرۆزەیە بۆ هەمووان دەبێتە ڕەمزێک کە یەکگرتنەوەی مسلمانانە پێکەوە قیبلە تەمەنەوە لە کاتی نوێژا واجبە بێ ئینسان ڕووی تێکات چونکە ئاەتەکە ئەفەرمێ تۆ لە سەفەرابی یا لە ماڵابی ئەبێ ڕووکەیتە قیبلە ڕووکاتە ڕووکەیتە جیهەتی قیبلە تۆ ناتوانانی بیزاد ئێستا ڕووکەیتە قیبلە و بڵێ بی پێکم بەڵام ڕوویەکردە ئەو جیهەتەی کە قیبلەی تایە کە ئێمە هەر ڕووەکەینە مەککە تێگەی ناتوانانی بزەبت ڕووکەیتە کەعبەکە خۆی بەڵام ئێمە ڕووەکەینە یعنی مەسەلەن جیهەتی ئەوێ ئەو شوێنەی کە کەعبەی تایە ئیتر مەسەلەن کە تۆ ڕووکەیتە ئەو مەنتیقەوە بۆ ئێمە کافیە بەڵام کە تۆ ڕووەکەیتە ئەو مەنتیقە و ڕووەکەیتە ئەو شوێنە بەڕاستی یعنی شتێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە بە حەقەت مسلمانان بێن ڕووکەنە ئەو شوێنە گەورەترین گرنگی تیا و گەورەترین بایەخی تیا و گەورەترین هەدەفی تایە کە بۆم باسکردن کە یعنی وحدەتی مسلمانانی تایە و طبعا ئەوەیشی تایە کە خەڵقێک کە مەسەلەن ڕوویان کردوتە قیبلە طبعا ئەم ڕووکردن ئەم قیبلە بۆ نوێژەکان واجبە ئەبێت ڕووی تێکەی ئیتر لە سەفەرابی یا لە ماڵابی بەڵام لە یەک کاتە تۆ ئەتوانی ڕوونەکەیتە قیبلە ئەوژی لە کاتێکا کە لە جەنگە لەگەڵ کافرانە تێکەڵاوە بیت و مەسەڵەن خەریکی حەرب و جەنگ و ئەمانەی ئەوە تۆ بۆت هەیە تۆ ناتوانین ڕێک ڕووکەیتە کەعبە لەبەرەوەی کە تێکەڵاوی مەسەلەن ئیلتیحامی حەربە و تێکەڵاوی حەربە بۆت هەیە مەسەلەن لەویا نوێژەکە دابسی ڕوود لە هەر کوێ بوو ئیتر مشکلەی نییە فەئەینەما تولوا فثم وجه الله یعنی هیچ مشکلەی تیان نییە لەویا یان ئەگەر نوێژی لە سەفەرا بوویت و هەروەها نوێژی سونەتت کرد بەسە وڵاخەوە بۆت هەیە بەسە وڵاخەوە بیکەی با ڕۆشن لە قیبلە نەبێت لكن بۆ هەر کارێکی ترکە تۆ بیکەی سونەتە ڕوود لە قیبلە بێ يعني مثلا سنة كاتك الدعاء كيتو أباريتو روكيتا قبلة سنة حتى يعني مثلا لكاتك كتو يعني أدبي مثلا كاري كباج أنجابي روكيتا قبلة يعني بحقد روكد قبلة معناي عبوديتي إنسان أجي يعني بو خواي جورك أنجامي بدات